نەخۆشخانەی گشتی تەقتەقا ئەم هاوڵاتیانە بە مەبەستی سەردانی پزیشک نۆرەیان گرتووە و خۆیان ئاماژەی بۆ دەکەن یەکێک لە گرفتە سەرەکیەکانی کەرتی تەندروستی لە شارەکەیان کەمی و نەبوونی پزیشکی پسپۆڕە. ئێمە لە سنووری ناحیەی تەختاق ناوچەیەکی بەرفراوانمان هەیە، کۆنترین ناحیەیە لە سنووری محافزەی هەولێرە ناحیەکەمان، بەڵام لە نەخۆشخانەکەیە کۆمەڵی پزیشکی پسپۆڕمان پێویستە نیمانە. ساڵی عملیاتمان هەیە، نەخۆشخانەیەکی بەرفراوان و گەورەمان هەیە، داوایەکەم لەلایەنی پەیوەندیدار لە وەزارەتی تەندروستی کۆمەڵێک پزیشکی پسپۆڕمان بۆ دابینکە. بەڕاستی زەختێ زۆر لەسەرم نەخۆشخانەیە، ڕۆژانە لایانی کەم بەسدانی بیانی لەوانەیە 100 نەخۆش تا 150 نەخۆش هاتوچوی نەخۆشخانەکە بکە. ئەوەش نەبوونی دکتۆری پسپۆڕ و کۆمەڵی پێداویستی هاوڵاتیانی بێزار کردو و بێتاقەت کردووە کە ناچاری کردوونە بچن بۆ شارەکانی دەرەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی تەقتەق ئاشکرای دەکات ماوەی 4 ساڵە هیچ پزیشکێکی پسپۆڕ بۆ نەخۆشخانەکەیان نەنێردراوە و لە ئێستاشدا تەنها 4 پزیشکی پلەبەند چارەسەری نەخۆش دەکەن. بۆ نەخۆشخانە گشتیەکان تەبعاً ئێمەش کەوتینە ئەو لیستەوە 4 پزیشکیان بۆ دابینکردن، هەرچەندە ئەم 4 پزیشکە لە ڕووی تموحی ئێمە بۆ ئێمە بەڕاستی کافی نییە، چونکە خۆتان دەزانن ئێمە هیچ دکتۆرێکی پسپۆڕ یان هیچ دکتۆرێکی هیچ پزیشکێکی مقیم لە شارەکەی ئێمەدانێت، تەنیا ئەو 4 پزیشکەی پلەبەند هەن کە ئەمەش بەڕاستی ناتوانرێت بە 4 پزیشک لە کۆی گشتی ڕۆژەکانی مانگ لێرەدا کەڤەر بکرێت. بەڵام بە هەر حاڵ ئێمە بە هاوکاری ئێمە و بەڕێز بەڕێوەبەری گشتی هاوکاری بە پزیشکان بووینە تا ئێستا تواندی ومانە نەهێڵین کێشەی پزیشک لەم شارەدا بمێنێ. بە ئامانجی بەدۆداچوونی زیاتر بۆ ئەم بابەتە سەردانی بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیەمان کرد و ڕایگەیاند. کێشەی نەخۆشخانەی تەقتەق بە شێوەیەکی سەرەکی کێشەی کەمی پزیشکە. ئەم ساڵ تەنها 4 پزیشکی پلەبەندمان بۆ هاتووە. بەڕاستی ئەو ژمارەی ئەو نەخۆشانە زۆرن و سنوورەکە فراوانە و داوامان کردیە و لەسەر خەتیشین لەگەڵ جەنابی وەزیر و هەروها لەگەڵ بەڕێوەبەری گشتی کاروباری تەندروستی دکتۆر خاڵس کە هەوڵ دەین 2 پزیشکی تریش دابین بکرێت. تەقتەق بە کۆنترین ناحیە لەسەر ئاستی کوردستان هەژمار دەکرێت و لە ڕووی کەرتی تەندروستیەوە نەخۆشخانەیەکی گشتی و مەڵبەندێکی تەندروستی و نۆرینگەیەکی ئێواران بوونیان هەیە و لە 2 کاتی جیاوازدا پێشوازی لە سەدان نەخۆشی سنوورەکە دەکرێت. کاروان نازم گەلی کوردستان، ناحیەی تەقتەق.